منك داور بەشدارم هەمووکو یاریزانێکی کۆن خۆم هەڵبژاردەی عێراق بووم بۆ هەڵدانی ڕم گۆڕەپان و مەیدان ئیتر دواتریش بە پێی تەمەن وردە سەرەکەی بۆ پلەی دواتر ئەویش داوەریە بۆ ئەو یاریزانانەوە بتوڵاتانی کە ئەکرێتەوە. سەرکەوتوبی پێم بڵێ گرنگی ئەم جۆرە پاڵەوانێتیانە چییە بۆ وەرزشوانانی شاری سلێمانی؟ گرنگیم پاڵەوانەتیانە لەوەیە کە بەردەوام یاریزانەکان دانەبڕن لەو جهدەی لەو تەمارینانەی کە ئەیکەن چونکە یاریزان ئەگەر هەر تەمرین بکات و پاڵەوانتی نەکرێتەوە بێ ئومێ دەبێ لەبەر ئەوە کرێ بەردەوام بکرێتەوانێ بۆ ئەوەی کە ئەوانیش هاوپیشەکانمان کە لە کارەکانی خوان کارەکان ئەنجام بن و یاریزانەکان بەشداریکەن. چەندێن پاڵەوانێتیانە ئەبێ بە هاندانێک بۆ وەرزشوانان بۆی کە بەشداری بکەن و خەڵات بەدەست بێن و ڕێزیان لەبژیرێ. هاندان ئەکەوێتەوە سەر دایک و باوک و خێزان. دایک و باوک و خێزان زۆر گرنگە کە ئەوان هانی مناڵەکانیان بن چونکە ئێستا ئێمە خوێندکارمان لایە توانایەکی باشی هەیە ئەتوانم بەشداری پێ بکەم بەڵام کە خێزان ڕێگە نەدات ئەوە کێشە دروستەکە لەبەر ئەوە زۆر داوا لە خێزانەکان ئەەکەم متمانە بە مناڵەکانیان بە کچەکانیان بە کوڕەکانیان بکەن بۆ ئەوی بەشدار بن ئەو کاتە بێئومێد نابن و توانەکانیان دەرەکەوێت.